جەژنی منداڵان و ئاواتەکانیان ئێمەی منداڵ هەموو ساڵێک لە یەکی مانگی حوزەیران لە سەرانسەری جیهاندا ئاهەنگ دەژێڕین چونکە جەژنی منداڵانە و لەم ڕۆژەدا بڕیاردراوە مافی منداڵان پارێزراو بێت. منداڵ لە بەرزیەتی، لە نەخۆشی، لە نەخوێندەواری و ماندوویەتی ڕزگار بکرێن. جوانترین دیاری بۆ ئێمە لەم ڕۆژەدا ئەوەیە بە جوانی چاودێریمان بکەن، مافەکانمان دابین بکەن، گوێمان لێ بگرن، ڕامان وەربگرن، لە هەڵس و کەوت لە خوێندن و گفتوگۆکردن ئازاد بین. پێویستە قوتابخانەی هاوچەرخ و نەخۆشخانەی پێشکەوتومان هەبێت، بە زمانی خۆمان بە ئاخوین و بخوێنین و کاری گرانمان پێ نەکەن. پێویستە هەموومان لە وڵاتی خۆماندا بێجیاوازی ئاین و زمان و ڕەگەز بە تەبای و خۆشی بژین. هەروەها دەبێت بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت خوێندن و ژیانێکی ئارام و سەربەرزانە دابین بکرێت.